وەک نەریتێکی ساڵانە و بۆ قوڵکردنەوەی گیانی برایەتی و کەسایەتی و دراوسەیەتی هاوڵاتیانی ڕانیە بە کۆمەڵ سەردانی یەکدی دەکەن و لا ڕۆژانی جەژندا کوچە و کۆڵانەکانی شار پڕ دەبن. ئەو هاوڵاتیە بەتەمەنەش باسی شێوازی بەڕێوەچوونی جەژنەکانی ڕابردوویەکی دوورمان بۆ دەکات. بڵین لە لادیەکە زمانی خۆی لەبەرەوەی خەڵکەکە زۆر بەیەکەوە لە یەک مزگەوتی مووی لە یەک شوێنی بووین لەگەڵ نوێژ جژنمان دەکرد بە گەڕەکاندا دەڕۆیشتن تا گوندەکەمان هەموو تاوا دەکرد دەڕۆیشتین ئەومە بڵین گوندەکە هەموو یەکترمان دەناسی هەموو لە مزگەوتێکی بوون و بەیەکەوە بووین و بەڵام لێرە الحەمدوللا ئێستا خەڵکەکە زۆرەوە مزگەوتەکان زۆر لێک بڵاون هەست کەسە لە دۆرەی ماڵ و مزگەوتەکەی خۆی و لەو دەر و جیرانانە سەردان یەک دەکاوە لە مزگەوتێش لانا مزگەوتەکەدا جەژە پورەزی هەموو بەڕیز لە یەک دەکەین و مبارەکبایی لەگەڵ دەکەینەوە سەردانی ماڵەکانیش ئاگەر نییە گازا دەکەینەوە لە سەردانی ماڵەکانیش دەکەین شاڵاوە بە یەکەوە دەگەڕین. الحەمدوللا دوای سپاس ستایش بەخوای گەورە الحەمدوللا وەک دەستەوری کوردەواری کەوا ئەسڵەکەشی لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەرگیراوە کە لەم ڕۆژە پیرۆز و مبارەکە بە تێگرا خەڵکان دەگەڕێن ماڵ بە ماڵ بەسەر دەکەنەوە جژنە پیرۆزە لە یەکدی دەکەن چکلێتەی خێر و خۆشی و جژنانە لەگەڵ یەکدی دەگۆڕنەوە ئەوەش الحەمدوللا زیندوکردنەوەی ئەو سنەتەی پێغەمبەر عەلەیهی سڵات و سەلام کە واجبە ئینسان لەو ڕۆژانەدا دڵی خۆش بێ بۆی خوای گەورە هیدایەتیدا کە ئەو مانگە پیرۆزەی لە خزمەتیدا بووین بۆیە بەردەوام ماڵ بە ماڵ و کۆڵان بە کۆڵان خەڵکی دەگەڕێن و منداڵان کەیفشادن و جژنە پیرۆزە لە یەکدی دەکەن. وڵا ئێمە وەکو دەلیتی خۆمان لەو گەڕەکە بەڕاستی ماڵ بە ماڵ دەگەڕێن پیرۆزبایی و گەرن ئازایی لەیەکتر دەکەین هەچ خوانەخواستە هەشتەکەوی ئینشەڵڵا هیچ ناڵین هیچ کۆت و بەندێک لەو منتیخانە هەبێ بە ئاشتی و بە برایەتی بە خۆشی ئێمە ئەو جژنەی هەموو جژنەکان بەو شێوەی بەڕێ دەکەین. ئەوەی لە هەمووان دڵخۆشترن لە جەژندا منداڵانن با جۆش و خرۆشەوە بەشداری ئەو بۆنە ئیسلامیە دەکەن با پۆشاکی ئاڵ و واڵاوە لەگەڵ هاوڕێکانیان کۆ دەبنەوە و ماڵ بە ماڵی کۆڵانەکان دەگەڕێن تاک و چوکلێت و جەژنانەی خۆیان وەربگرن. جەژنتان پیرۆز بێ دای جەژنە پیرۆزە لە هاوڕێکان و لە خزم و کەسوکارەکان دەکەم ئێمە ئەمڕۆ کۆڵان بە کۆڵان ئەگەڕین بۆ چوکلات وەڵی جەژنە پیرۆزە لە هاوڕێکان و لە خزم و کەسوکارەکەم دەکەم. جژنی ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێ ئەمە زۆر دڵخۆشین ئەگەر ئەمڕۆ جەژنە و ئەمە دەگەڕێن چوکلات و شتی کۆ دەکەینەوە و دڵخۆشین لەگەڵ هاوڕێکانمان. وەڵی جژنە پیرۆزە لە هەموو کوردانی کوردستانەکەم و کۆڵان بە کۆڵان گەڕانی لەگە هاوڕێکانمان و هەموویانمان پێکەوە کۆبوونەتەوە. خۆشە بە جەژن؟ باڵە زۆر دڵم خۆشە. دەتەوێت سەردانی شوێ بکەی ئەمڕۆ؟ وەڵی دەمەوێت سەردانی خزم و کەسوکارەکانم بکەم. جەژنتان پیرۆز بێ. من دەمەوێت هەمووتان جەژنە پیرۆزە لە یەکتر بکەن و سەردان دراوسەکانتان بکەن هاوڕێکانش. گەلی کورد لە هەموو بۆنەیەکی ئیسلامیدا پابەندی و دەستلەملانی خۆی لەگەڵ ئاینەکەیدا نوێ و دامەزرا و دەکاتەوە لە جەژنەکانیشدا دوور لە هەر ڕقوکینەیەک بەتاک و بەخێزانی و بە کۆمەڵ یەکدی بەسەر دەکەنەوە و وەک دەربڕینی سوپاسگوزاری بۆ خودا ڕووی خۆشی و شیرینی بەڕووی یەکدیدا دەبەخشنەوە و پەیوەندیەکانیشان توند و تۆڵتر دەکەنەوە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.